یەکەمین جار پیرۆزبایی لە قوتابیە سەرکەوتووەکان و قوتابیەکانی تر دەکەم بەگشتی کە ئێساوە نمرە وەرگیرایتەوە و هەندێکیان دەرەجەی زۆر جوانیان هینا پیرۆزباییان دەکەمەوە ئەوانە تریش بە هیوای ئەوەی کۆڵ نەدەن و بەردەوام بن لە ئامانجەکانە لە پێکانی ئامانجی خۆیان لە پۆلیەکی سەرەتاییەوە چێ لێی بەرپرسە تەماشا بکە ئەمە لە هیچ سەرەتایی دەرم هەتا قۆناغی 6 تەواو دەکات تا دەستە کولێژ دایک و باوک لە ماڵەوە مامۆستا لە قوتابخانە ئەو دووە زۆر زۆر بە خۆشی قوتابیەکەش لۆ خۆی ئەو سێ دەوروبەر ئەو سێ ژینگە بەرپرسن لە پێکینانی شخصیەت و کیانی قوتابی مەسەلەن بۆ نمونە یەکەمین شت متمانە بەخۆبوون متمانە بەخۆبوون زۆر زۆر گرنگە لە سەرکەوتنی پرۆسەکەت مەسەلەن هەر قوتابیەک کە ئامانجەکی دیاری کردیە دەیەوێت لە دوا ڕۆژ حەز دەکات ببێت بە دکتۆر حەز دەکات ببێت بە مامۆستا حەز دەکات بێت بە ئەندازیار هەوڵ و تێکۆشانی ڕۆژانەی هەوڵ و تێکۆشانی ڕۆژانە وا دەکات کات و سەرکەوتن بەدەستبێنی بە نمرەی باشیش یعنی تو نابی واجبەکانت ئەوەی کە لەسەرتا میهێلیەوە واتە ئەتو کاری ڕۆژانەت ڕۆژ جێبەجێ بکەیت ئەوە یەکەم دووەم متمانە بەخۆبوون ئاور نەدانەوە لۆ پشتەوە یان زۆر جاری وە هەیە قوتابیەکان تەماشایانکە چاولێکەری دەکا دەبینی هاوڕێیەکەی مامۆستای گرتیە لە دەرسەچی بە پارەی زۆر وا دەزانی لە خەیاڵی خۆی کە ئەگەر ئەویش وەچی ئەو مامۆستای بگریتون پارەی بداتن لە بەوە پرۆسەیە سەرکەوتو دەبێت بەڵام وانە زۆرێک لە قوتابیەکانمان زۆر زیرەکەن بە نمرەی باش ینی دەڕۆن بەرەو پۆلیشەش بەران کە دەگەنە پۆلیشەش لەوێ وەکوبری دەچەقن وەکو تووشی وەکو کارەسات بەدە ناوی دەنێم تووشی ئەوە لیان دەبتە دێوەزمە بەڕاستی پۆلیشەشیان لەلا دەبیتە دێوەزمە هۆ کارەکەشی ئەوەیە ئێمە هەر چاومان لێ هەر جێمان لێە هەموو لایەکەتن پۆلیشەش گەلک گرانە مەسەلەن مامۆستایەکان ئەم دەرم یەکەم جار مامۆستا هۆکارە لە قوتابخانە پێویستە پێشی ئەوەی قوتابیەکان بڕۆن لە بۆ ئیمتحانات مامۆستایەکان خولەک بکەنەوە خولەک لە قوتابیەکان بکەنەوە لە بۆ هێورکردنەوەیان لە بۆ ئەوەی تەئمین بن دڵیان تەئمین بی ئەو تووشی ئەو دڵەڕاوچێ و ترس و شڵەژانەی نەبن ئەنی ئەمن بە ئەزمموی خۆم کە پۆلی یەکم ما بووە پۆلیەکی سەرەتایی تەمەشان دەکرد ڕۆژی تاقیکردنەوەی قوتابیەکە دەشڵەژا بەس کە دەمگۆ هیچ نییە زۆر ئازانە هەر ئەو دەرسانەی ڕۆژانەی هەر ئەو واجبانەی ڕۆژانەیە ئەتوو مەسەلەن پۆلی شەش پەرتووکەچی لە بەدەستیە لە زانستە لە ئەحیا لە کیمیایە ئەگەر ئەو قوتابیە لە بیدایەتی سار لە ئەوەلی سار ڕۆژ بە ڕۆژ لەگەر بابەتەکانی خۆی پەڕە بە پەڕە وازب بە وازب ڕۆژتبی هەتا کۆتایی سار لەگەر کتابەکەی هەموو تەواو کردوی هیچ ترس و شڵەژانی ناوێتن لەوانەیە هەندێک جاریش هۆکار ئەوە بیتن کە لێژنەی ئەزبوونەکان هیچنەی دانانی تاقیکردنەوەکان هەڵەش لەوێ هەبێ بەڵام دەبی ئەوانش بە خۆیان دابستنەوە حساب لە بۆ قوتابیانە بکەن ئەوانە بەڕاستی چارەنووس سازە پۆلیشەش چارەنووسیان دەردەخایان دەبی ئەوانش لەوێ ئاگادار بن شتەیەکیان هەبی پێداچوونەوە بکەن ئەگەر هەڵا هەبی لە پرسیارەکان ئەگەر گومانێکیان هەیە لە پرسیارەکان حەقی وایە پێداچوونەوە بکەن دەستکاری بکرێ چاکسازی تێدا بکرێتن دەبینین کە لە فەیسبوک براو دەبێتەوە لە سۆسیال میدیا منداڵێک قوتابیەک لە خێزانێکی هەژار لە ژوورێک کە هیچ هۆکارێکی وای تێدا نییە سەردەمیانەوە چی ئێستا کە دەبینێن لە ساردکەرەوە و لە ئینتەرنێت و لە هەر شتێت و دەیرێ بەڵام ئەو قوتابیە دەبینی نمرەی زۆر باش بەدەستێنی لەوانەیە 100 هینابی لەوانەیە 98 هینابی هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە پشت بەستوو بە خۆی بووە دەرسەکانی وانەکانی ڕۆژانە جێبەجێ کردیە و چاویشی لە کەس نەکردیە زۆر جاری وایە یعنی قوتابیەکان لەگەر یەکتر کە قسە دەکەن مەسەلەن ئەوی دیکە ورەی دادەبەزێنی ئەو قوتابیە لە ئاستە خۆی هەکو دەرێ ئێستا هەمومان پێویستمان بە یەکترە لە بۆ تەشجیعکردن لە بۆ ئەوەی یەکتر هان بدەین یعنی ئەمن هانی تو بدەم ئەوش هانی من بدا بەڵام کە قوتابیەکە بەرەو ڕووی دێت و لەکردی گران دەکا لەکنی زۆر زەحمەت دەکا ئەویش یەکسەر
وریدا دەبەزیت و یەکسەر داوا لە ماڵەوە دەکانە دا ئەم ئەو دەرسەی شەتڵ دەکەم ئەمن زەربی پێدادێنم لەبەرەوەی دەرسەکە ئەمن ناتوانم دەتوانی هەر ئەو دەرسەی ڕۆژانە بووە هەر ئەو وازبی ڕۆژانە بووە کە کردیتە ئینشاءالله سیستەمی وڵاتان زۆر باشە یعنی زۆر جار جێم لێیە دەرێن منداڵەکان لە مثلا لە ابتدایی لە سەرەتایی خبرەکانیان مەوهیبەکانیان دیاری دەکەن ئایا ئەو منداڵە حەزی لە چ بەشێکە حەزی لە چ شتێکە خولیای چ شتێکە یعنی لەوێوە دیاری دەکات ئەو منداڵە بە دەرەجە و بە نمرە نییە بەلێ هاتووی خۆی و بە حەزەکەی خۆی دەگاتن ئەگەر لەکنەمەوە بە بڕوا بکە ئێستا کوردستانەوە ئەچیکە بوو چونکە ماشەڵڵا ئەوەمان زۆرە گەنجی لێ هاتووە بەتوانە لە کچ لە کوڕ یعنی ماشەڵڵا ئێستا دەبینین چەند لەو قوتابیانەی کە خەریجن و دانە مەزران ئێستا پرۆژەی خۆیان هەیە پرۆژەی کارکردنیان هەیە بەێ وەڵای ئەمە زۆر لەگەر ئەوەمە کە ئەو سیستەمە وەچی ئەوروپای لێبێتن کە قوتابی بە ڕەغبەتی خۆی بخوێنێ چونکە بە ڕەغبەتی خۆی دەگاتە ئامانجێک سوودیش بە وڵات و بە نیشتمانی خۆی دەگەێنی زۆرمانمان پێ دەکات کە هەمومان بخوێنین ئیقرا بسمی رەبیکە الەذی خەلەق ئەواتە بخوێنە خوێندن دەتگاتە یعنی کەسێکی ڕۆشنبیر کەسێکی تێگەیشتی مەرج نییە ئەتوو لە بواری حکومی دامەزراندن ئیش بکەیت لەوانەیە لێ هاتووت هەیە ئەو گەنجانێک ئێستا دەبینێت زۆر گەنجان کاری سەربەخۆ باشە ئەگەر ئەتوو خوێندنت تەواو نەکردبی و شارەزای نەبی چۆن دەتوانی کاری سەربەخۆی خۆت ئەنجام نێ و پێک بنێ بەڵام ئەم لێرەوە پێتان دەرم خوێندن زۆر زەرورە و زۆر پێویستە ناومێد مەبن بخوێنن متمانەتان بەخۆبی پشت بە خۆتان ببەستن ترس و دڵە ڕاوچەی ناوێتن چاو لە کەس مەکە خۆت بە ژیان بەردەوامە بۆیە دەبێت توش بەردەوام بیت هەتا بکەیتە ئامانجەکەی خۆتمان هەیە ناوەکەیم لەبیر نەمایە کە ئەوە ئێستا زانایکی گەورەی و ناوی هەیە ناوی تۆمارکرایە لە مێژوو ئەو کات منداڵ بووە گچکە بووە و تاقیکردنەوەیان هەبووە زۆر لە لای زەحمەت بووە زۆر لە لای گران بووە لەوێ بڕیار دەدا کە نەخوێنی دەرێ ئەمن تەواو پێم ناکرێ واز لە خوێندن دەینم دەڕوا دەستە لای ڕووبار و ئەو شاخ و داخ هێور بیتەوە لەوێ دادەنیشی سیر دەکا سەرنج دەدا و تێڕادەمینێ سیر دەکا وەکو ئەشکەوتێک دڵۆپە ئاوەک دڵۆپ دێتە خوارێ لە شاخەکی گەورەی لە بنی بووە ئەو دڵۆپە ئاوە دیارە ئەو دڵۆپە ئاوە زۆر دەمێک بووە هاتیتە خوارێ دڵۆپ کەوتێتە سەر ئەو شاخە سیر دەکا شاخەکەی کون کردێ کونێکی زۆر گەورەی تێکردیا ئیدی لە بیری خۆی هەر خۆی ئەوەی خۆی دەکا لۆمە خۆی دەکا دەرێت فەرمو سیر کە ئەو دڵۆپە ئاوا بەو گچکەی خۆی توانێتی ئەو بەردە گەورە بتاشی و کولی بکە یعنی ئەمن مرۆڤەکەم خی گەورە عەقڵ و مێشک و بیر و هۆشی دایمە نەتوانم لەوێوە دەسیتەوە دووبارە دەسیتەوە بەر خوێندن تەواو دەکا و بیرمەندی و زانا و فەیلسوفێکی زۆر گەورەی لێ دەرچووە نابی نائومێد بی قوتابیەکان ئێوە نابی نائومێد بن ئێوە الحەمدوللیلا گەنجن تواناتان زۆرە خی گەورە مۆهیبە و توانایەکی زۆری پێدایون بەکاری بهێنن ئینشاءالله سەرکەوتوو بن لە ژیانتان